ژیانیژی زۆر گەورەیە بۆەوەی دەخوازیین جەنابتان جدی وەربگرن و فكراسيونش براسي ضرورة. لا مانش بخسر من مهتمين بموضوعنا وإستيش براسي متأثرين بوضعي كدروس بولا كان في مخمور هذا هو ما بيكره هولي طادين إن شاء الله. برو چارەسەری و برو کام زەختە دروست بکەن هەر کەسێ بێ ئەو شتە قبول نییە لەبەر مردنە وەک سازیەکێ مرۆڤی و وەک کوردنیش لەوەی نامەکەمان لەگەڵ پەرلەمانە دروست کرد ینی موزوع بگاتە پەرلەمان بەڕاستی لەگەڵ پەرلەمانەدا لەم پەرلەمانەکانتان نەبینی ئەوە دێو بمرێ کارەساتە فهێتەکێ شەرمەکێ پارلەمانێ سەر بۆ نەوەی نوێ گۆران هاتنە يجي بيدين مسائل ما في مروفونا يعني وكسيك حق يفرد دائما هي جوازي كينية كل عرب